دەستگای خێرخوازی بەخشین 10 پرۆژەی بۆ مانگی ڕەمەزان ئامادەیە و بڕیارە بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز ئەنجامیان بدات. لێپرساوی پرۆژەکانی بەخشین دەڵێت سەرکەوتنی پرۆژەکان بەندە بە هاوکاری خێرخوازانەوە. هەستاوین بە ڕاگەاندنی 10 پرۆژە بۆ خزمەتکردنی خەڵکانی نەدار و هەژار و منداڵی بێباوک و خەڵکی خاوەن پێداویستی تایبەت لەوانە کە دابینکردنی کورسی شەحن بۆ کۆمەڵێک لە خاوەن پێداویستی تایبەت و دابیرکردنی کۆمەڵێک ماتۆڕی بار بۆ خزمەتکردنی خەڵکانی هەژار بۆ ئەوی کە بتوانن بژێوی ژیانیانی پێ دابینکەن و کەونە سەرکارکردن و پاشان خزمەتکردنی مناڵانی بێباوک جگە لەوەی کە دەستگای خێرخوازی بەخشین بەشێکی کارای هەیە کە بەشی بێباوکانە مانگانە هەر لە سەرەتای دروستبوونی دەستگاکەوە دەستگای خێرخوازی بەخشین هەستاوە بە دابینکردن و کەفالەتکردنی منداڵانی بێباوکی دیکە ئەوەی کە ئێمە ئەمساڵ پرۆژێکی دیکە کە لە ماوەی 2 ساڵی ڕابردووە ڕامانگەاندووە خزمەتکردن و ئیفتارکردن بۆ خوێندکارانی بەشە ناوخۆیەکانی زانکۆکان لەسەر جەم هەرێمی کوردستانە ئەوەی کە بتوانین دەستمان پێیان بگا و لە توانای ئێمەدا بوو بێ ئەمە یەکێکە لە پرۆژەکانمان کە ئەمساڵ پشت بەخوای گەورە جەختی لێەکەینەوە بە تایبەتی بۆ ئەم پرۆژەیە من داواکاریم ئەوەیە کە لەسەر جەم کۆمپانیاکان بە تایبەتی کۆمپانیەکانی خۆراک داوایان لێ یەکەم کە هاوکارمان بن بە پێدانی خۆراک بە پێدانی ڕۆن بە پێدانی دۆشا و ئەو پێداویستیانەی کە بۆ ئێوارانی ڕەمەزان لەسەر سفرەی ماڵان ئامادەبێ ئەمانوێ ئەو قوتابیە هەژارانی کە لە بەشە ناوخۆیەکانی زانکۆکان و پەیمانگاکان لە سەرجەم شار و شارەکانی کوردستان هەن خزمەتیان پێ بکەین لە ڕێگای دەستگای خێرخوازی بەخشینەوە. دەستگاکە لە ڕێگەی لیژنەیەکە و هەڵسەنگاندن بۆ ئەم کەسانە دەکات کە کەم دەرامەتن و لیژنەکە بڕیار دەدەن چۆن هاوکاری بکرێن. ئەندامێکی لیژنەکە دەڵێت ئەوان پارەی ئەمانەتیان لە بەردەستدا و دەیدەن بەو کەسانەی بە تەواوی شایستەی ئەم پارە و هاوکاریان. دیارە ئێمە پێش ئەوە ئەچین بۆ ماڵەکان ئەوان کە ئەم فۆرمانیان پڕ کردوێتەوە ئێمە چین بۆ ماڵەکان بە دوواداچوونەکەین بزانین ئایا تا چەند شایستەی ئەوەن کە ئەم دیارەیان پێشکەش بکرێ. دیارە ئەم هەندێک بلەوانە کە بە دوواداچوونی بۆ کراوە ئامادەکراوە بۆ ڕەمەزان ئیشاڵە ئێمە لە ڕەمەزان بتوانین هاوکاریان کەین و لە خزمەتیان ئێمە لیژنەیەکمان هەیە دیارە دەستگای خێرخوازی بەخشین کە پێش ئەوە بڕیاری داوە لە ڕەمەزان چی بکە ئێمە ئەم بڵین ڕۆژانەی کە پێویستی بە دوواداچوونە بە دوواداچوونمان بۆ کردووە بۆ ڕەمەزان ئامادەمان کردو بۆی لە ڕەمەزان هاوکاریان کرد و لە خزمەتیان نابین. بەخشین هەموو ساڵێک لە مانگی ڕەمەزانی پیرۆز پرۆژەکانی زیاتر دەکات بە تایبەت پرۆژەی بەربانگ و پرۆژەی هاوکاری مادی بۆ هەژاران و خاوەن پێداویستە تایبەتەکان. بۆ ئەم ساڵیش داوا لە خێرخوازان دەکات هاوکاری پرۆژەکانی بەخشین بن. ڕامیا عوسمان کەناڵی پێام سلێمانی.